دوو یاسا دەرچوون سەبارەت بە قەرەبووکردنەوەی هەموو زیان لە کەوتوانی دەستی ڕژێم و لە نێویشیاندا باکووری عێراق ناوی هاتووە کە هەرێمی کوردستان ناوی هاتووە بەهۆی ئەم دوو یاسایەوە ناوەڕاست و باشووری عێراق بە تەواوی قەرەبووکرانەوە حتا معلوماتمان هەیە لە ڕێپەرلەمانتاری عێراقیەکانەوە کە هەندێک شوێن هەیە چەند جارێکیش قەرەبووکراونەتەوە تەعویزیان وەرگرتووە ئەوەی کە هەیە قوربانیانی دەستی ڕژێمە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە کە تا ئێستا بە هیچ شێوەیەک بە 1 تاکە دینار قەرەبوو نەکراونێتەوە لە کاتێکا کە یاساکە هەیە و حکوومەتی عێراقیش بۆ خۆی و پەرلەمانی عێراقیش بۆ خۆیان دانیان پیانا و پەرلەمانی عێراق حکوومەتی عێراقی ملزەم کردووە ئەنجومەنی وەزیران ملزەم کردووە کە قەرەبووی کوردستان بکاتەوە بەڵام دەرەجەی یەکەم با بڵێن پشتگوێخستنی ئەم پرسە لەلایەن دەوڵەتی عێراقەوە دەرەجەی دووەمیش بە حەقەت بڵێم کەم تەرخەمی نوێنەرانی کوردە لەوێ